وڵاتێکە لە سەردار و پەردووی ئیمپراتۆریەتێکی ڕووخاو بنیادنراوە. وڵاتێکی هەژار بوو، بەڵام لە سەرەتای ساڵی 2000دا بوژایەوە و بووە نمونەیەکی ئابووری سەرکەوتوو. ڕێبەرەکەی ڕەجەب تایب ئەردوغان جێی هیوای خەڵک بوو. He came to power saying he respected democracy. بەڵام لە ماوەی نزیکەی 20 ساڵی دەسەڵاتیدا ئەردوغان بەردەوام هێرشی کردە سەر یەکێک لە بنەما سەرەکیەکانی دیموکراسی، ئەویش ئازادی ڕۆژنامەگەری. So we started to see a crackdown on media. سزای دارایی، دەستگیرکردن، دادگاییکردن، زیندانیکردنی ئەو ڕۆژنامەوانانەی حکوومەتیان دەخستە ژێر پرسیارەوە. There's no space for freedom of expression and free media in Turkey. زۆربەی خەڵقی تورکیا لە ماوەی دەسەڵاتی ئەردوغاندا ژیانیان گۆڕاوە. تێڕوانینە جیاوازەکانیان ڕنگدانەوەی دابەشبوونی ناو تورکیایە لەسەر بنەمای بیر و باوەڕی ئاینی، سیاسی، نەژادی. وڵاتێکە تیایدا دەستگای سەرەکیەکانی ڕاگەاندن لەلایەن حکوومەتەوە کۆنتڕۆڵ دەکرێن، جودابیران سەرکوت دەکرێن و دیموکراسیش لە بەردەم مەترسیدایە. ڕێمانگی 11 ساڵی 2002 ئەنکەرا تورکیا لە بەردەمبارەگای دادوگەشە پێدان خەڵقێکی زۆر ئاهەنگ دەگێڕن بە بۆنەی ئەو سەرکەوتنە گەورەیەی پارتەکە لە هەڵبژاردنەکاندا بەدەستیان هێناوە. پارتەکە کە بە ئاکەپە ناودێر دەکرێت یەکەم پارتیە لە مێژووی وڵاتەکەدا کە ڕێیەکی ئیسلامی هەبێت و کۆنتڕۆڵی تەواوی حکوومەتی وڵاتەکە بکات. ڕێبەرەکەی کەسێکی خاوەن کاریزمای تەمەن 48 ساڵە، ئەویش ڕەجەب تایب ئەردوغانی şerdari pêşûyî İstanbul'a. Demokrasinin daha sağlıklı çalışması için oy verdiniz. Sizler yönetemeyen bir demokrasiden yöneten bir demokrasiye geçiş için oy verdiniz. Erdoğan tenha salık pêştir AKP'yi pêkêna bû. Belam dengdere Türkekan amade bûn bo gorankarî. Erdogan's election victory in 2002 followed a decade of immense political and economic instability in Turkey. The country suffered from triple-digit inflation in the 1990s, as well as cases of corruption that were aired out by the country's free press at the time. So the electorate was sick and tired of what looked like unending political crises, economic crises, and Erdogan's victory promised to bring in a breath of fresh air. پلاتفۆرمی ئەکەپەی ئەردوغان پێشنیاری ژمارەیەک چاکسازی دیموکراسیانی کرد، لەوانە بەڵێندان بە سوکردنی فشاری سەردەستگاکانی ڕاگەاندن کە بۆ ماوەیەکی زۆر لەژێر چاودێری حکوومەتدا بوون. وا پێی دەچوو تورکیا بۆ سەردەمێکی نوێ ئامادە بێت. There really was a lot of optimism in terms of issues that could be talked about, of what could be discussed on television, in the news, on the radio, even in the streets. سەرکەوتنی ئاکەپە پێشوازی لێکرا بە تایبەتی لە ناوچەی قاسم پاشا، گەڕەکی چینی کرێکار لە ئەستەمبوڵ و ئەو شوێنەی ئەردوغان تیایدا گەورە بوو. ئەم ناوچەیە ئەو ساکە و ئێستاش پەناگەی کۆچبەران و تورکە کۆنە پارێزەکان بووە. ئەوانەی لە ناوچە گوندنشینە هەژارە دووردەستەکانەوە هاتوون تیایدا نیشتەجێ بوون بە ئومێدی ئەوەی کاربدۆزنەوە و ژیانێکی باشتر بۆ خۆیان پێک بهێنن. زۆربەی ئەو خەڵقەی لێرە دەژین بیرروباوەڕی ئیسلامی بناغەی ژیانیانە، لەوانە ئیسماعیل دەمەچانی تەمەن 90 ساڵ کە خاوەنی هوتێلە و بۆ مزگەوتی گەڕەکەکەیان بڕێوەیە کە لەوێ ڕۆژانە هەر 5 نوێژەکەی دەکات، وەک چۆن لە ماوەی 30 ساڵی ڕابردووی ژیانی کردێتی. لە بنگۆمەزی ئەم مزگەوتەدا و بە ئاراستەی مەکە ئیسماعیل نوێژ و نزا دەکات و لە خودا دەپاڕێتەوە وڵات و سەرۆکەکەی بپارێزێت. قاسم پاشا هەروەها شوێنی مەهتابی کچی ئیسماعیلە، تەمەنی 50 ساڵە، هاوسەرگیری کردووە و 3 کچی گەورەی هەیە. کاروباری ڕۆژانەی هۆتێلەکەی باوکی بەڕێوە دەبات. پاش نزیکەی 20 ساڵ شەوی هەڵبژاردنەکانی ساڵی 2002 بەبێردێتەوە کە چ مانایەکی بۆ مسلمانە کۆنە پارێزەکان هەبوو. Bu bizim için Tayyip Erdoğan'ın zaferi oldu, bizim zaferimiz oldu. Çok şükür. Gerçekten hakiki demokrasi şimdi bugünümüz şartlarıyla demokrasi gerçekten var şimdi.
Ama daha evvelden yoktu. کۆماری تورکیا لە ساڵی 1923دا دامەزرا لە پاش هەرسهێنانی ئەمپراتۆریەتی عوسمانی. دامەزرێنەکەی مستەفا کەماڵ ئەتاتورک لەسەر شێوەی وڵاتانی ئەوروپا وڵاتەکەی دامەزران کە تیایدا ئیسلام و هەموو ئاینەکانی دیکەی لە دەوڵەت جیا کردەوە. ئەلمانیەت بوو بە بنەمای تورکیای نوێ. ئیسلامیەکان هەستیان کرد فرامۆش کراون. بۆ دەیان ساڵ وەک هاوڵاتی پلەی دوو دەژیان، زۆر جار وەک دواکەوتو یان توودڕەو لەلایەن سێکولەرەکانی وڵاتەکەیانەوە تەماشا دەکران. لە ساڵانی هەشتاکاندا کچان و ژنان بۆیان نەبوو بە حیجابەوە بچنە ناو قوتابخانەکان، زانکۆکان، ئۆفیسەکانی حکوومەتیشەوە. مەهتاب لەو کاتەدا تەمەنی 18 ساڵ بوو، یەکێک بوو لەو کچانە. Ben gençliğimde okuyamadım. Adam mini etekli girerken ben başörtüyle zararsız bir şekilde giremiyordum. Ya böyle olmaz. Keşke diyorum mücahit olup savaşsaydım başörtü hakkında okusaydım. بەبێ بڕوانامەی زانکۆ مێهتاب ئەوەندە بژاردەی کاری لە بەردەستانە بوو هەر بۆیە لە هوتێلەکەی باوکی کاری کرد. Mütasip mesela bir aileyiz. Çok güzel alkolsüz, insanlara hizmet veren, dini yapıdan mütasip bir otel olarak gayet güzel, şimdiye kadar hiçbir sorun olmadı. Kararlılıkla hayata geçiririz. بۆ مێهتاب و باوکی ئەردوغان نەک بە تەنها کوڕەکەی گەڕەکی قاسم پاشایە کە بەرەو پێش چووە، بەڵکو هەروەها هاوڕێیەکی کۆنی خێزانەکەشە. Tayyip abi babam küçüklüğünden beri tanır. O zaman da bir farklılık vardı diyor. Babamın işte sürekli Tayyip Bey'in gerçek bir lider. Adam dediğin duruşuyla, konuşmasıyla, hareketiyle belli olur. Adam dünyaya res çekti diyor mesela, çok hoşuna gidiyor. Onunla gurur duyuyor. Babam yani diyor ki Atatürk'ten sonra gelmiş geçmiş en büyük lider diyor. لەگەڵ بەرزبوونەوەی بۆ باڵاترین پۆستی وڵاتەکەیدا ئەردوغان ئیسلامی کردە بناغەی ژیانی گشتی، پێگەی خۆشی لە نێو هزری ئیسلامیەکاندا بەهێز کرد. Tayyip Bey geldikten sonra zaten demokrasi geldi. Allah yer gök razı olsun. Gerçekten memnunuz. Her şeyinden memnunuz. زیادبوونی جەماوەریتی ئەردوغان تەنیا بەهۆی هۆکارە ئاینیەکەوەی نەبوو، بەڵکو لە میانەی یەکەمی خۆلی حکومڕانەکەی بەشێکی گەورەی دەستکەوتی ئابووری وڵاتەکەی بۆ ملیۆنان تورک بوو، لەوانە خەڵقە هەژار و کەم دەرامەتەکە. He's lifted so many people out of poverty that I think he has therefore created a base of adoring worshippers who simply love him. Turks live much better when compared to the pre-Erdogan years. هێزانینی خۆیان لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە بۆ دەربڕی. دەنگدەران پاداشتی ئاکەپەی ئەردوغانیاندایەوە بە سەرکەوتن لە هەڵبژاردنەکانی نیشتیمانی ساڵی 2007دا و جارێکی دیکەش لە ساڵی 2011دا. ئیتر خۆرئاواییەکان دەیانڕوانیە تورکیا وەک نمونەیەکی دیموکراسی لە نێوجیهانی ئیسلامیدا. بەڵام لە ماوەی ئەو سەردەمە خۆشگوزەرانیەدا ئەردوغان دەستی کرد بە لێدانی یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی دیموکراسی، ئازادی ڕۆژنامەگەری. لە ساڵی 2014 کاریکاتیرێک وروژاندی کارتۆنستی سیاسی موساکارد وێنەی ئەردوغانی کێشابوو لەسەر شێوەی پشیلەیەک کە تۆپێک خوڕی تێ ئاڵاوە. ئەردوغان سکاڵای تۆمار کرد لەسەر موساکارت و ئەو ڕۆژنامەیەی کاریکاتیرەکەی بڵاو کردەوە. دادگا لە بەرژەوەندی ئەردوغان بڕیاری دەرکرد بە سزای دارایی کارتۆنیستەکەی کەوا بە ئاشکرا سوکایەتی بە سەرۆکوەزیران کردبوو، بەڵام دواتر بڕیارەکە لەلایەن دادگای باڵای تورکیاوە هەڵوێشێنرایەوە، هەرچەندە ئەمە دوجار نەبوو کارتۆنیستێک و ئەردوغان بەشار بێن. هێشتا بۆ هەندێک کەس کاردانەوەکانی ئەردوغان جێی سەرسوڵمان بوو، چونکە خودی ئەردوغان بەوە بەناوبانگی دەرکرد کە لەسەر ڕادەربڕین دادگایی کرا. لە مانگی 1998دا وەک سەرۆکی شارەوانی ئیستەنبوڵ حکوم درا بە تاوانی خوێندنەوەی شارێک کە بە هەڕەشا بۆ سەر سیستەمی سێکولاری تورکیا دانرا. ئەو ڕۆژەی ڕۆیشت بۆ بەسەربردننی سزای زیندانیکردنەکەی بە سەدان لە پشتیوانکەرانی هەتا گرتوخانە بەڕێیان کرد، لەوێ 4 مانگ مایەوە و وەک قارەمانێکی ئازادی ڕادەربڕین تەماشاکرا. When Erdogan went to jail, it was not only that it solidified his base amongst his traditional supporters.
I think that it made a lot of people in the population feel sympathetic to him, people who would have not normally been sympathetic to him, even leftists or secularists, because it was just seen as an injustice. بەڵام هەر ئەوەندەی وڵاتەکەی کۆنترۆل کرد پارتی ئاکەپەی ئەردوغان کەوتە سەرکوتکردنی جودابیران. The government, as it got more entrenched in power, became increasingly intolerant of criticism. So we started to see a crackdown on media. People from his party were calling editors and just saying, don't do this, don't write this, you know, I hope this isn't going to be your headline tomorrow. There had never been this situation where it was one political party that had so much power that they were able to determine what the press was doing the next day or what they were writing about. ئاجێتم وێلکوران ستونیوسێک بوو لە ڕۆژنامەی خەبەرتۆر قوربانیەکی ئەم فشارە سیاسیە بوو دەرکرا دوای ڕەخنەگرتن لە قەدەغەکردنی حکوومەت بۆ بڵاوکردنەوەی هەواڵی کوژرانی زیاتر لە 30 کوردی گوندنشین بەهۆی بەردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە ژمارەیەکی زۆری قوربانیەکان منداڵ بوون. So the entire media was silent about the incident for over 24 hours. That made me angry. So I wrote 2 columns about the silence and why the silence was there. And the columns were directed at Mr. Erdogan. And I was the first political columnist fired from her job in the mainstream media because of political reasons. And then on, it happened so fast. The entire media was silenced. ئێدەنگی میدیا لە دواییدا هەر بە ئێجگاری زیادی کرد. دوور لە ناوەندی شارەکان لە ناوچە گوندنشینەکان بیرروباوەڕی ئاینی و نەریتە کۆمەڵایەتیەکان زاڵن. مەهەممەد چەلێک لە گوندی گۆرەبشە دەژی کە نزیکەی 420 کیلۆمەتر لە باشووری ڕۆژئاوای ئیستانبولەوە دوورە. ناوچەیەکە بە بێستانەکانی زەیتون و ڕۆنی زەیتون دەناسرێت. ئەمەش تورکیای کردۆتە یەکێک لە 5 بەرهەمهێنەرە سەرەکیەکەی زەیتون لە جیهاندا. مەهمەد کشتوکاڵ وەک کاری ژیانی خۆی دەبینێت. Ben çiftçi olmak için doğmuşum diyebilirim. Zor bir mücadele. Tecrübeyle öğrenilen bir mücadele. Bunun herhangi bir okulu veya kısa yolu yok. بۆ زۆرێک لە هەرێمەکەدا کشتوکاڵ کارێکی خێزانیە. مستەفای باوکی مەحمەد تەمەنی لە کۆتایی 50کاندایە زۆربەی جار لە کێڵگەی یارمەتی کوڕەکەی دەدات. مەحمەد تەمەنی 34 ساڵە خێزاندارە کچێکی 2 ساڵانی هەیە. ئەو لە وەتای لاوێتیەوە لایەنگری ئاکەپە بووە. لە سای ڕێبازی پارتیەکەی لەمەڕ کشتوکاڵ قەرز و یارمەتیان بۆ دابین دەکرێت و یارمەتی جوتیارانی وەک ئەو دەدرێت هەتا بەرهەم و داهاتیان زیاتر بکەن. Çiftçi tarımda desteklenmeli. Bu açıdan bizim için önemli. Tarlaların, zeytinliklerin sürüm sırasında bize mazot desteği veriliyor. Tarlaların ekim sırasında gübre desteği veriliyor. بە جوورەی قسەکانی مەحمەد بەرنامەکانی حکوومەت لە ساڵەکانی نەوەتەکاندا بەرلەوەی ئاکەپە بێتە سەردەسەڵات یارمەتی دەرنەبوون بۆ جوتیاران. 90'lı yılları çok iyi biliriz. Lakin yüzü astarını geçiyordu. Verilen paraya dosya yaptırması bir dert. Onun prosedürünü yerine getirmesi çok zordu. Çok fazla yerden onayla alman gerekiyordu. Ve verilen para bu uğraşmaya değer miydi? بە تێکڕایی خێزانەکەی جەلیت 98 دۆنم زەویان هەیە. 24 دۆنمیان بۆ بەرهەمهێنانی بەروکومی جیاواز تەرخان کراون. O tatil, pazar, cuma bilmez. Hastalık bilmez. Bayram ve izin günü bilmez. İzni olmayan tek meslek. لە کۆتایی هاویندا مەحمەد کار لەگەڵ باوکی دەکات و دەستەکەن بە دوێنێ گەنمەشانی بۆ بەرهەمهێنانی ئالێک بۆ مانگەکانیان. بە ڕێگەی بەرنامەیەکی حکوومەتی ئاکەپا بۆ پێدانی قەرز مەحمەد ئامێرێکی دوورێنەی کڕی. Dışarıdan başka bir arkadaşım makinesini kiralayarak yaptırıyordum. Sonra gittim bankaya başvurdum ve bana banka bu makineyi alabileceğini ve çok cüzi miktarlarda taksitlerle 5 sene içinde ödeyebileceğimi söyledi. Ve 5 yılın sonunda makine cebime kalıyor. لەگەڵ ئەوەی مەحمەد لە نێوەندی سیاسەتی شەوە دوورە بەڵام لە نزیکەوە چاودێری سیاسەتی تورکیا دەکات. Ben genelde hep karşıt kanalları izlemeyi seviyorum.
açıkçası. Çünkü karşındakinin ne düşündüğünü onun gözüyle bakman lazım. Yalnız bu karşıtlık derken bunun düzeyli ve seviyeli olması gerekir. Bu karşıtlık itibarsızlaştırma çabalarına girmemesi gerekir. ئەو دەڵێت ئازادی ڕۆژنامەگەری باشە بە بنەما بێت بەڵام سوورە کە سنوورێکە بێت بۆ ئەوەی ڕۆژنامەوانان دەینووسن و یان دەیڵێ. Basın özgürlüğü deyip ülkenin liderini de itibarsızlaştırmamak gerekiyor. Herhangi bir terörist vesaire suçlu ülkenin milli güvenliğine tehdit unsuruysa bu çabalar, itibarsızlaştırma çabaları, algı yaratma vesaire tarzı şeyler de bence gayet suçtur. Türkiye'de işte basın deyip istediğin yapacağın anlamına gelmiyor. لە یەکەمین خولی دەسەڵاتیەوە حکوومەتی ئاکەپە هەوڵی داوە ڕێگری لە بڵاوکردنەوەی ئەو راپۆرتانە بکات کە بە خراپ و هەستیار لێیان دەڕوانن کە ڕۆژنامەی حڕیەتی سەر بە ئەپۆزیسیۆن بابەتێکی لەسەر گەندەڵیەکی ئاکەپە بڵاو کردەوە. حکوومەت تۆڵەی کردەوە لە ڕێگەی سەپاندنی سزای دارایی بە بەهای 2.5 میلیارد دلار بەسەر کۆمپانیای میدیا دۆگانی خاوەن ڕۆژنامەکە. ئەمەش بە تۆمەتی گوایە خۆی لە باشدان دزیوەتەوە. کۆمپانیەکە لەوەدا بوو مایە پوچ بێت بۆیە ناچار بوو 2 ڕۆژنامەی بە هاوپەیمانێکی ئەردوغان بفرۆشێت. So the tax investigations against Doğan Group really sent a signal that you shouldn't cross us, really, and that there would be new red lines that they would enforce. ئەردوغان یەکێک لە دەستگاکانی ڕاگەیاندنی نەیاری سزادا، بەڵام ئەوە تەنها سەرەتایەک بوو. پاشان زاڵبوونی خۆی بەسەر هەموو میدیا سەرەکیەکاندا سەلماند. شەوکەت شاهنتاش زیاتر لە 30 ساڵە تاکسی لە شەقامەکانی ئەستەمبوڵ لێ دەخورێت. زۆربەی جار بە شەو کار دەکات، بەڵام چ ساتێک کار بکات بەشی ئەوە سەرنشینی هەیە بە پەرۆشەوە باسی سیاسەتی لەگەڵ بکات. Genelde hangi partili ve ekonominin durumunu nasıl buluyorsun? Eğer AK Parti seçmeni ise ülkenin iyi olduğunu anlatmaya çalışıyor bana. CHP seçmeni ise aslında eskiden her şeyin daha iyi olduğunu, işte ülkenin iyiye gitmediğini anlatmaya çalışır. شەوکەت لە مێژەوە گومانی لە ئەردوغان و ئاکەپە هەبووە. Erdoğan'ı hiçbir zaman desteklemedim. 2002'de geldiklerinde gerçekten üzülmüştüm. Çünkü din söylemiyle gelen bir partinin bir ülkeyi daha iyi hale getirebileceğine asla inanmadım. Hala da inanmıyorum. ئەو دوو دڵیەشی لە مانگی 5 ساڵی 2013دا زیادی کرد. لەو دەمەی حکوومەت ویستی مۆڵێکی بچووک لە گۆڕەپانی ناوداری گەزی لە ئەستەمبوڵ دروست بکات. ئەو کاتە خۆپشاندانی بچووکی لێککەوتەوە. هەتا دەهات گەورە و گەورەتر دەبوو. They were, people from opposite factions of politics. The most colorful, carnivalesque protest you could ever see. And they wanted to tell the political power that they are not going to be enemies to each other, saying that we want to keep our solidarity. We don't want to give in to the polarization that is forced upon us by this political power. ڕووداوەکانی پارکی گەزی سەرنجی شەوکەتی ڕاکێشا کە خولیای وێنەگرتنی هەیە بۆیە هەفتەیەک پشووی لە کارێکی وەرگرت هەتا وێنەی خۆپشاندانەکان بگرێت. Sesinin çıkmadığını düşünen bir kitle, kendisini vatandaş gibi görmediğini düşündüğü bir insana ben de varım eylemiydi belki de. ئارامiyەکی پڕ لە گرژی بۆ 2 ڕۆژ لە پارکەکەدا بەردەوام بوو. پاشان وەڵامدانەوەی حکوومەت هات. The police cracked down viciously on the peaceful protesters. So they torched their tents, they beat them
Images are taken on camera phones, they're spread through the internet very quickly, and within a few days, you have uprisings in 80 out of 81 provinces in Turkey. What Erdogan sees this as, rightly so, is the first real challenge against his power. لە ترسی تۆڵەکردنەوەی حکوومەت زۆربەی کەناڵە تەلەڤیزیۆنیەکان لەسەر بەرنامەی ئاسایی ڕۆژانەی خۆیان بەردەوام بوون لەبری ئەوەی بە شێوەی ڕاستە و خۆپشاندانەکان پەخش بکەن. It was a striking experience. In some cases, be able to look out your window and see people protesting, maybe in some cases to see police firing tear gas canisters down the street, and your biggest news channel was showing a nature documentary. Gezi olayları gösterilmemesini isteyen haliyle hükümetti ve göstermeyen basında onların her dediğini yaptığını böyle ispat etmiş oldu bence. Biz de galiba o olaylardan sonra o ana akım medyayı görmemeye başladık. لە میانەی ئەو پشێویەدا خۆپشاندەران پەنایان بردا بەرتۆڕەکانی پەیوەندی کۆمەڵایەتی هەتا هەواڵەکان بڵاو بکەنەوە. شەوکەت çاوی کامیرەکەی لەسەر ئەو پشێویەدا هێشتەوە. Gezi eylemleri ilk başladığında o kadar ciddi, büyüyecek bir eylem olduğunu ben düşünmemiştim. Ama bu çok ciddi bir halk hareketine dönüştü. خۆپشاندانەکانی پارکی گەزی سەرەتای لەدایکبوونی بسووتنەوەی جەماوەری دژ ئاکەپە بوو بۆ داکەوتیکردن لە مافی ڕادەربڕین. Gezi Parkı benim için gerçekten çok önemliydi. Benim gibi düşünen bir sürü insan olduğunu görmek, hayata benim gibi bakan bir sürü insan olduğunu görmek beni çok mutlu etmişti. Artık daha fazla dinleneceğimizi, bundan sonra her şeyin eskisi gibi olmayacağını düşündüm ve çok da umut ettiğim kadar da iyi gitmedik. Since the Gezi Park protest, there has been a very sharp polarization of society under the AKP. There's a sense that you're either with the AKP or you're not. ئەو جەمسەرگیریە تەنگەشەی کۆمەڵایەتی و سیاسی لە وڵاتەکەدا زیاتر کرد. لە وەتەی نەوەڕاستی ساڵەکانی هەشتاکانەوە لەشکری تورکیا شەڕی پەکەکە دەکات کە خوازیاری دامەزراندنی دەوڵەتێکی سەربەخۆ بوو لە ناوچەکانی باشووری ڕۆژهەڵاتی وڵاتەکەدا. وەک باس دەکرێت بەهۆی ئەو شەڕەوە زیاتر لە 40,000 کەسی سیڤیل کوژراون، ژمارەیەکی بێشماریش بریندار بوو. ڕۆژنامەیەکی ئەپۆزیسیۆن ئۆزگۆر گوندەم بۆ çەندان ساڵ بوو لەسەر پرسی کورد دەینووسی بەهۆیەوە کەوتە بەر ئامانجی حکوومەتەکەی ئەردوغان. Terör propagandası, işte örgüt gazetesi, işte bölücü gazete, hain gazete, bu tarz argümanlarla çok taşlandı bu gazete. Ama aslında zaten yani yapması gereken şey yapmıştı gazete. زۆزان بۆتۆن کوردێکی تەمەەن 26 ساڵە کە لەگەڵ گەورەبوونی لە شاریوان ئۆزگۆر گوندمی خوێندۆتەوە و ئێستا لە کتێبخانەیەکی ئیستانبول کار دەکات. Kürtlerin bir sesi yok aslında. Bizim de sesimiz vardı, bizim de acılarımız, bizim de çığlıklarımız vardı, bizim de realitelerimiz vardı ve bu realiteler diğer basınlarda yer almıyordu. Haliyle Özgür Gündem bunlara ses oldu. Kürt basın tarihinde çok önemli bir yere sahip. لە ڕۆژی 3 مانگی 5 ساڵی 2016 ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری ئۆزگۆر گوندەم هەڵمەتی ئازادی ڕادەربڕینی دەست پێ کرد. ئامانجی هەڵمەتەکە داکۆکیکردن بوو لە ئازادی ڕۆژنامەگەری و دەربڕینی ناڕزایی لە بەرامبەر فشاری لە ڕادەبەدەری حکوومەت. زیاتر لە 50 ڕۆژنامەوان چالاکوان وەک سەرنووسەری خۆبەخشکاریان کرد بۆ پشتیوانکردنی ڕۆژنامەکە. بەڵام هەرزوو حکوومەتی ئەردوغان هەڵی کودایە سەریان و لێکۆڵینەوەی لەگەڵکردن و خۆبەخشەکانیشی دەستگیر کرد. خۆپشاندانی ناڕزایی ئەنجام دران بۆ سەرزەنشکردنی ئەو سانسۆریە. دادگاییکردنەکە بۆ پاییزی ساڵی 2016 وادەیان بۆ دانرا. بەڵام 15 مانگی 7 بەسەردا هات. Tonight, we are monitoring that military coup underway in Turkey. کۆمەڵێکی ناولشکر بڕیاریاندا کە دەبێت ئەردوغان بڕوات پێی دەچوو لەوە دابن تورکیا کۆنترۆل بکەن. Burada ilk kez çoluk çocukla birlikte Bodrum'a gitmiştik. Bodrum dönüşünde işte bir anda geceleyin
Bir anda bir uçak gürültüsüyle aynı Allah'ım dedim ne oluyor? Dünyanın sonu geldi herhalde. لەو کاتەی دەسەڵاتی لەبەردەم مەترسیدا بوو ئەردوغان ڕووی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کرد هانی لایەنگرانیدا لە دژی دوژمن بڕژێنە سەر شەقامەکان ئەوانیش بە تووڕەییەوە هاتنەدان لەگەڵدانکی فرۆکەی F-16 و گرمەی تەقینەوەی بۆمبەکان دان لە مزگەوتەکان بەرز بوونەوە دانی بانگ و نزا بوو It's a certain prayer that we do after death, like, death of someone. That night, calling people to resist a coup through prayers was something completely unprecedented, and it was the clear sign that this country will be more Islamized from this day on. لە ماوەی 12 کاتژمێردا هەوڵی کودەتاکە پوچەڵ کرایەوە زیاتر لە 250 کەس کوژران و هەزارانیش بریندار بوون. Bu Fethullahçı terör örgütünün attığı adım karşılığını bulmuştur. ئەردوغان هاوپەیمانێکی پێشووی سیاسی بەڕێخستنی هەوڵی کودەتاکە تاوانبار کرد باری نایاسایی لە وڵاتەکەدا ڕاگەیاند کە مافەکان و ئازادیەکانی نەهێشت و دەسەڵاتی ڕەهایی بەخۆیدا حکوومەت نزیکەی 130,000 کارمەندی مەدەنی لە کاردەر کرد لەوانە پرۆفیسۆر پارێزەر بەرپرسانی پۆلیس 170 دەستگای میدیایی داخران ڕۆژنامەوانان بە تیرۆریزم تاوانبارکران دەستگیر کران و زیندانی کران لە نێوانیاندا پەیامگەرانی ڕۆژنامەی جمهوریەت کە ڕۆژنامەیەکی ناوداری ئەپۆزیسیۆنی تورکیایە تاوانبار کرا بە یارمەتیدانی ڕێکخراوێکی تیرۆریستی ژمارەیەکی زۆریان لە زیندان هێشتنەوە هەتا ڕۆژی دادگایی کردنیان هونەرمەندانی شێوەکاریش وێنەی بەسەرهاتەکانی نێو دادگایان کێشا. The Cumhuriyet trial as a whole is an entirely bogus and outrageous trial where journalists for this liberal secularist newspaper were basically described as terrorists. And the sentences they got were all about aiding terrorist organizations, but no evidence to support this outrageous charge. لە پاش 4 ساڵ ئەو کودەتا شکست خواردووە بووە بە مێژوو بەڵام هێشتا حکوومەتی ئەردوغان بەردەوامە لە چاودێرکردنی ئەوەی هاوڵاتیان تەماشای چی دەکەن گوێ لە چی دەگرن چی دەخێننەوە لە تورکیای ئەمڕۆدا میدیاکانی سەر ئینتەرنێت باوتر و کاریگەرتر بوون. And that's why the last battlegrounds for the government is the internet. And that's why they're keen to control information flow on social media platforms and on the internet. Türkiye'de ve Türkiye'den daha kötü olan demokrasi olarak ülkelerde internetin çok büyük bir kurtarıcı olduğunu inanıyorum. Gazeteler satın alındı, televizyonlar satın alındı ama internetin sayesinde halk gerçekleri ve kendi okumak istedikleri, takip etmek istedikleri insanları takip edebilme imkanına kavuştular. تورکیا گەیشتۆتە و ئاستەی بەربەستی زۆر بخاتە بەردەم میدیاکانی سەر ئینتەرنێت لەوانە بلۆکردنی باڵپەڕەکانی فەیسبوک و یوتیوب و تویتەر بەکارهێنەرانیان دەستگیر دەکەن لەوانە ڕۆژنامەوانان لەسەر نووسینی کۆمنت کە گوایە هەستیارن و یاخۆت پشتیوانی لە تیرۆریزم دەکات هیچ کەسێکیش لە چنگی حکوومەت بەدەر نەبووە تەنانەت کەسە ناودارەکانی وەک ئەتیلاتاش Every day I'm coming here, I'm giving my fingerprints, and now I'm free for one day. Yeah, that's the free Turkey, man. That's the free Turkey. گۆرانی بێژێکی پێشوو کە بوو بە کەسێکی ناوداری سەر ئینتەرنێت ئاتێڵەتاش مێژوویەکی لە تویتکردنی ڕخنە ئامێزی دژ حکوومەت هەیە پاش کودەتا شکست خواردۆکە دەستگیر کرا دووچاری 3 ساڵ زیندانی بۆەوە بە تۆمەتی یارمەتیدانی ڕێکخراوێکی تیرۆریستی نزیکەی 1 ساڵی لە گرتوخانە بەسەر برد بۆ چاوەڕوانی دادگایی کردنی. Hücreye koydular beni tek başıma ve ben 10 gün boyunca o hücrede tek başıma vakit geçirmek zorunda kaldım. Bir ara çıldıracağımı hissettim. Kendi kendimle konuşmaya başladım. Gerçekten çok zordu.
Yani hapishanede çıldırmak, dellenmek, kafanızı, aklınızı kaybetmek çok kolay. Bu kadar kolay. تورکیا بەردەوام ناوی لە سەرۆلیستی ئەو وڵاتانەدایە کە ڕۆژنەمەوانان لەسەر نووسین و کارەکانیان زیندانی دەکەن. تەنانەت هەندێک لە پشتیوانکەرانی ئەردوغانیش پێیان وایە حکوومەت زۆر زیادڕەوی کردووە. Neden atılsın ya? Günahtır. Neden? O zaman demokrasi olmuyor ki. Tabii ki de eleştirecekler. Eleştirirseler bir şeyler kazanırız. Ama öteki türlü tabii ki de bir gazeteci bir insanın şahsına, özeline giriyorsa tamam. Ama yine de hapis cezasına gerek yok. Günah. Onların da çoluk çocuğu var. Onların da bir yaşamı var. لەو کەش و هەواجەم سەرگیریە سیاسیەی تورکیادا هیچ جۆرە هەڕەشەیەک نابێت پشتگوێ بخرێت. Ben Fatih Portakal, Türkiye'nin en farklı ana haber bültenine hoş geldiniz. فاتح پۆرتۆکال ئەمە باش دەزانێت بۆ چەندین ساڵە ئەو بێژەرێکی بەناوبانگی بەرنامەی ڕۆژانەی هەواڵەکان بوو لەسەر تەلەڤیزیۆنی فۆکس خەبەر. تێبینەکانی سەرنجی زۆری لە بینەرانی لە سەرانسەری گۆڕەپانی سیاسی ڕاکێشا بوو. Gerçekleri söylediğine inandığım için takip ediyorum. Parti karşıtı, AK Parti işte düşmanı falan olduğunu düşünmüyorum. Gerçekleri söylüyor ve ben onun gerçekleri söylediğine büyük bir yüreklilikle söylediğine inanıyorum. Benim yaptığım burada diğer ana haber bültenlerinden farklı olarak ben konuşuyorum. Benim yaptığım bu. İnsanlar belki de bu hoşlarına gidiyor. Yani çok fazla konuşan bir insanın olmadığı, çok fazla yazan insan olmadığı bir ülkede ben bu insanların belki de duygularına tercümanlık yapıyorum. بۆچوونەکانی پۆرتەکاڵ وای لێ کرد بکەوێتە بەرچاوی هەرە بەهێزترین پیاو لە تورکیادا. لە گرتبوونەوەیەکی ساڵی 2018دا ئەردوغان هەڕەشەی لە پۆرتەکاڵ کرد و کە پاشناوی واتە پۆرتەقاڵە bە تورکی. Birileri çıkmış. Portakal mıdır, mandalina mıdır, narenciye midir, nedir? Sokağa çağırıyor. Sokağa çağırıyor. Haddini bil, haddini. Bilmezsen haddini, bu millet patlatır enseni. هەڕەشەکەی ئەردوغانیش سەری گرت. Onu izleyen 1,5-2 aylık süreç içerisinde tamamen bir fanus hayatı yaşadım. İş, ev, iş. Çünkü toplumun veya bireyin nasıl refleks vereceğini bilemiyorsunuz, kestiremiyorsunuz artık. Yani çılgınca bir hareket yapabilir, belki hiçbir şey yapmayabilir. Sadece kendinizi biraz daha koruma altına alıyorsunuz. بەڵام هەموو ڕۆژنامەوانێک وەک پۆرتەکاڵ جەماوەرێکی زۆری نییە هەتا بیان پارێزن. زۆزان بۆتۆن بەرلەوەی لە کتێبخانە کار بکات لە کۆمپانیایەکی هەواڵی سەر ئینتەرنێت بابەتی سیاسی بڵاو دەکردەوە. لە ساڵی 2017دا لە هەڵمەتێکی ڕەشبگیری حکوومەتدا دەستگیر کرا و بۆ ماوەی 1 هەفتە لە زیندان بوو بەبێ ئەوەی پێی بڵێن چ تاوانێکی کردووە. Zor bir süreçti aslında. Alan küçük bir alan var. Rahatsız yataklar var. Zaten yaz ayı olduğu için çok sıcaktı. Yatağa yatıyordunuz. Kalktığınız zaman yatak işte sırt bölgeniz, kolunuz o yatağa yapışmış bir şekilde kalkıyordu ve çektiğiniz an zaten vücut yanmaya başlıyordu. Şöyle ufak kızarıklıklar oluyordu. زۆزان کاتە سەختەکانی نێو زیندانی بەوتنەوەی گۆرانی فلکلۆری کورتی بەسەر برد. لە دواییدا دەسەڵاتداران تاوانباریان کرد بە بڵاوکردنەوەی پرۆپاگەندەی تیرۆریستی بەبێ ئەوەی هیچ بەڵگەیەکیان هەبێت لەسەر پەیوەندی بە کۆمەڵێکی تیرۆریستیەوە. ئەمەش وەهای لێ کرد بڕیارێکی قورس بدات. Şimdi şunu fark ettim. Hiçbir şey yapmamama rağmen gözaltına alınıp 7 gün kaldıysam, eğer ben bir şey yaparsam bayağı cezaevi yatacağımın farkındaydım. Bu ülkede gazeteciliğin yapılamayacağını anladım. Yapılsa bile belli başlı noktalarda taraf tutmam gerektiğini de farkındaydım. Bu tarafı da ben kabul etmek istemedim ve gazetecilik yapmamaya karar verdim. زۆزان لەم ڕۆداوە گۆرانی بێژێک گۆرانی فلکلۆرە کوردیەکان دەڵێتەوە بۆ بە زیندوهێشتنەوەی کەلتوری نەتەوەکەی. لایەنەکان گۆرانی دەڵێت هەوادارێکی زۆریشی لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە کە بەشێکی زۆریان لە دەرەوەی تورکیان. Çünkü ben müziğin her zaman birleştirici ve iyileştirici olma yönüne inandım. Kendimi çok rahat bir şekilde en net ve dokunaklı bir şekilde anlattığım tek alan aslında müzik.
لەگەڵ ئەوەی زۆزان ئازادە لە گۆرانی وتن بەڵام بە تەواوی لە ژیانیدا ئازاد نییە. 3 ساڵ بەسەر دەستگیرکردنەکەیدا تێپەڕ بوو کەچی هێشتا دادگا بڕیاری لەسەر دۆسیەکەی نەداوە. لێ قەدەغە کراوە وڵات جێبهێڵێت بۆیە نەیتوانیوە ئەو داوایانە قبول بکات kە لێی کراون بۆ گۆرانی وتن لە ئەوروپا. Bu benim çok zoruma gitmişti zaten. Bir şey oluyor, gidemiyoruz. Sadece ülke sınırları içerisinde dolaştırılan bir açık cezaevi gibi düşünüyorum. Bu da aslında kısmi esaret oluyor. Evet, bu Türkiye'den, işte İstanbul'dan Van'a gidebiliyorum veya İstanbul'dan başka bir şehre gidebiliyorum ama Türkiye'den çıkıp bambaşka bir ülkeye gidemiyorum. Biraz böyle. Aslında bir zincir var, o zincir sadece ülke sınırları içerisine kadar genişletilmiş. Onun dışına gittiğin zaman o oradan seni tutup çekiyor. Gel sen buraya, gidemezsin. ئایندەی زۆزانیش بە هەڵپەسێردراوی ماوەتەوە بە هەمان شێوەی ئەجێ تەمەڵکڕان. پاشەوەی لە کارەکەی لە خەبەرتورک دەرکرا لەبەر ڕەخنەگرتن لە ئەردوغان ئەجێ لە تورکیا مایەوە، بەڵام لە میانەی ڕەشبگیریەکانی پاش کودەتاکە لە ساڵی 2016دا وڵاتی بەرەو کرواتیا بەجێهێشت بەهۆی ترسی بەردەوام لە ژیان لە ئەستەمبولدا. When I came to Zagreb, I made a decision to freeze my emotions because losing a home is like nothing else. It disorients you in a way. دوور لە خێزان و هاوڕێکان لە دەرەوەی تورکیا بە تەنیا ژیان بەسەر دەبات. ژیانی ئەجە ئاوێنەی ژیانی زۆزانە. Oppressive regimes imprison you in several ways. They imprison some people and they cannot, go out of the actual prison. But then they create another bigger prison in the country that you cannot leave the country. And I am kind of imprisoned outside Turkey and I cannot go back to my home country. سیمای میدیا لە تورکیا هەتا دێت و تاریکتر دەبێت. ژمارەیەک ڕۆژنامەوانان ڕویان کردۆتە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک دواترین گۆڕەپانی کراوە بۆ مشتمەڕی خەڵک و ئازادی ڕادەربڕین. حکوومەتی ئەردوغان سانسۆرکردنی سەر ئینتەرنێتی تونتر کردووە، یاسای نوێی پەسەند کردووە بۆ کۆنتڕۆلکردنی دەستگاکان لە ڕێگەی سەپاندنی سزای دارایی و لابردنی ئەو بابەتانەی کە بە خراپ لێی دەڕوانن. هەروەها یاساکە فەرمانی بەسەر کۆمپانیەکانی سۆشیەل میدیا کردووە کە دەبێت نووسینگەیان لە ناو تورکیادا هەبێت و زانیاریەکانی بەکارهێنەرانیان لە ناو تورکیادا هەڵبگیرێن. ئەمەش جێی نیگەرانیە. Everyone knows about the struggle for freedom of expression and free media in Turkey, but the magnitude of the problems we have here is not known by many. Over 243,000 websites are currently blocked from Turkey, and over 150,000 news articles or URL addresses are currently blocked. Over 12,000 blocking decisions are issued every year, and over 1,500 Twitter accounts are blocked from Turkey. This is the country we live in. ئیتر چی ماوەتەوە لە وڵاتێک کە حکوومەتەکەی ئەو کەسانە دادگایی دەکات کە قسە دەکەن، ئەوانەی پرسیار دەکەن، ئەوانەی ڕازی نابن بەبێ دەنگی بمێننەوە. ئازادی ڕۆژنامەگەری لە دەستوری تورکیادا هەیە، بەڵام هەمیشە سنووردار کراوە. لە مێژووی ئەم وڵاتەدا ڕێبەرانی سیڤیل و سەربازی ئەم سنووردارکردنیان خراپ بەکارهێناوە، سزای ڕۆژنامەوانانیان داوە بەوەی گوایە ئاسایشی نیشتیمانی دەخەنە بەرمەترسیەوە یاخود یارمەتی تیرۆریستان دەدەن. حکوومەتی ئەردوغانیش هەتا ئەو پەڕی ڕۆشتووە بۆ سنووردارکردنی ئازادی ڕادەربڕین و قەدەغەکردنی ڕاوبۆچوونە جیاوازەکان. ئێستا پرسیارەکە تەنیا ئەوە نییە ئایا ئازادی ڕۆژنامەگەری لە تورکیا دەمێنێت یان نا، بەڵکو ئایا خودی دیموکراسیەت لە وڵاتەدا دەمێنێتەوە یان نا.